ساڵڕۆژی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام. ساڵڕۆژی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام. کەناڵی ئاسمانی پەیام بە دروشمی ڕاستی وێنە وشا دەستی بە کارکردنی خۆی کرد و سەرنجامیش بە پەیامی ڕاستی و ڕاشکاوی 8 ساڵ لە مێژووی کارکردنی خۆی خستە لە پەڕە زێڕینەکانی ڕابردووەوە. ئەمەش دەبێتە زەخیرەیەکی گەورە و گرنگ بۆ بواری میدیا و ڕۆژنامەنووسی لە کوردستانی باشوور. دامەزراندنی کەناڵێکی ئاسمانی کە بە زمانی کوردی پەخش بکات و فەرهەنگی کوردی بخاتە بواری ڕۆژنامەگەری بینراوەوە، یەکێکە لە دەستکەوتە گرنگەکانی بواری نەتەوەی و خۆبەڕێوەبەری لە هەرێمی کوردستاندا. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە بۆنەی تێپەڕکردنی 8 ساڵ بەسەر تەمەنی کەناڵی ئاسمانی پەیامە و پێخستنە ساڵی نۆهەمیەوە سەرەتا پیرۆزبایی لە تەواوی هاوکارانم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەوانەی کە لە سەرەتای دەستپێکەوە تاکوونەی ئێستا و ئەوانەی دابڕاون لەگەڵمانە بوون و هاوکار بوون لە ڕۆژێ لە ڕۆژان، من پیرۆزبایی ئاڕاستی ئەوان دەکەم. پیرۆزبایی لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم کەمەوەی 8 ساڵە ئەوان بینەری ئێمە بوون و ئێمە ئەگەر توانی بێتمان خزمەتێکی باش بە ئەوان بکەین، سوپاسی خۆی گەورە دەکەین و سوپاسی ئەوانیش دەکەین بەوەی کە بەردەوام پێشنیار و ئامۆژگاریکەری پێشنیارکرد و ئامۆژگاریکەری باش بوون بۆ ئێمە و سوودمان لە پێشنیارەکانی ئەوان وەرگرتووە. دیار ئەو هەلومەرجەی کە کەناڵی ئاسمانی پەیام تێدا دامەزرا لە ساڵی 2008 بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی ئابووری جیاواز بوو لەو بارودۆخی کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تایە. ئێمە بەپێی ئەو پلان و بەرنامەیە کە وەکو کەناڵێکی حیزبی دیارە کەناڵێکی حیزبی بەرنامەکانی ئامانجی پرۆگرامی جیاوازە لە هەر کەناڵێکی کە دادەمەزرێ، ئەو کاتێک کە کۆمەڵی ئیسلامی کەناڵی ئاسمانی پەیامی دامەزراندووە بە شێوەیەکی کورتی بێلەم چەند ئامانجێکی سەرەکی هەبوو. یەکێک لەو ئامانجانە گەیاندن و بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام بە شێوەیەکی هاوسەنگ دوور لە تونند و تیژی و شلگیری توانیمانە لە ماوەی ئەو 8 ساڵە خزمەتی زۆر باش بکەین. ئاینێکی پیرۆزی ئیسلام بە شێوەیەکی هاوسەنگ وەکو باسم کرد زۆر بە ڕێکوپێکی لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە، لە ڕێگەی زانایانی ئاینیەوە، لە ڕێگەی ئەو بیرمەندانی کە شارەزایی پسپۆریان هەیە لە کایە جیاوازەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە بگەێنین کە ئەوانە مەرج نییە ئینتیما و ئەندامێتیان هەبوو بێ بۆ کۆمەڵی ئیسلامی، بەڵکو ئێمە هاتوین توانە ڕۆشنبیریەکەیان توانە زانستیەکەیانمان لە پێشچاو گرتووە، ئیتر هەر ئینتیمایەکی هەبوو بێ گرنگەوەتانێک کە خزمەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام بکەین. واتە کەناڵی ئاسمانی پەیام وەسیلەیەک بووە لە ڕێگەی ئەو مامۆستا و زانابەڕێزانەوە بەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوەیەکی هاوسەنگ بە گوێی مسلمانانی کوردزبانی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستان بگەێنین. خاڵی دووهەم لە ئامانجەکان گەیاندنی پرانسیپ و ئەفکار و تەسەور و بۆچوون و هەڵوێستە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی بووە کە لە ماوەی 8 ساڵی ڕابردووە کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی و بەرهەمەکەشی دیارە پەرێزی کۆمەڵی ئیسلامی و هەنگاوەکانی و ئامانجە سیاسیەکانی و مەوقیف و هەڵوێستە سیاسیەکانی لەسەر ڕووداوە جیاوازەکان بە بینەر بگەێنێەوە بە خەڵکی بگەێنێت. پێش کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵی ئیسلامی بەو ئەنازە لە لای خەڵکی نەناسێرندا بوو، مەبەستەکانی خەڵنەی دەزانی کۆمەڵی ئیسلامی ڕوئیای چییە، گوتاری لەسەر بابەتە جیاوازەکان چییە، بەڵام لە پاش کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام و لە ماوەی 8 ساڵی ڕابردووە کەناڵی ئاسمانی پەیام زۆر سەرکەوتوانە توانیوێتی ڕوئیای کۆمەڵی ئیسلامی و ئامانج و پرانسیپەکانی کۆمەڵی ئیسلامی بە بینەرانی کورزبان لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان بگەێنێ. کەواتە دەتوانم بڵێم لە ماوەی 8 ساڵی ڕابردووە ئێمە چ لەسەر ئاراسە حیزبیەکە وەکو ئامانجەکانی کۆمەڵی ئیسلامی و لە چ ئاراسە ئیسلامیەکە توانیمانە ئامانجی خۆمان بپێکین و هەنگاوی باشمان ناوە لە بەرەوەی پێش کەناڵی ئاسمانی پەیام تەنها 2-3 کەناڵ هەبوون کە کەناڵی زۆر حیزبی داخراو بوون، تەنانەت ڕۆشنبیرانێک کە لە دەرەوەی ئەو حیزبانە بوون کە خاوەنی ئەو کەناڵە بوون دەرنەدەکەوتن، خاوەنی ئەفکار و تەسەور و بیرروبۆچوونی جیاواز مینبەرێکی نەبوو بەوەی کە
گزارش لەسەر ڕای بۆچوونەکانی خۆی بکە. ئەوەی کە پێی دەوترێ ئیسلام و ناسنامەی ئیسلامی بوون و مسلمان بوون بۆ میلەتی کورد لە ناو میدیاکانی ئەو کاتەی هەرێمی کوردستانە ڕەنگی نەدەدایەوە تا ئەو کاتێک کەناڵی ئاسمانی پەیام لەو هەلوو مەرجە دیاری کراوە هاتە کایەوە کەناڵی ئاسمانی پەیام توانی ناسنامەی مسلمانێتی لە شاشەی پەیامەوە بەگوێی هەموو گیان و بە بەرچاوی هەموو گیانە بەیان کا بەوەی کە میلەتی کورد میلەتێکی مسلمانە و پابندە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و ئەو میلەتە نییە کە خەڵکی و ناحەزانی کورد پێناسیان بۆ کردووە بۆەوەی کە گەلێکی بربەریە گەلێکی دوو لە ئاینی پیرۆزی ئیسلامە تاو ئەنازەیەک بە شێوازێک پێناسیان کرد بۆ گەرگەلی کورد ببێتە خاوەنی دەوڵەت و سەروەری خۆی ئیسرائیلێکی دووەم دەدەچێ بە پێچەوانەوە ئێمە پێمان وابوو واشمان بەیان کردو ئەگەر گەلی کورد دەبێ وەکو فەڵەستینیەکان پێناسی بۆ بکرێن نەگوەکو ئیسرائیلەکان و لەوەش ئاماجی خۆمانمان پێکاوە و پێمان وایە جێدەستیشمان دیارە. لەسەر ئاڕاستە ئیسلامیەکەیش زۆر بابەتی ئیسلامی هەبووە کە ناحەزانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ دژایەتیکردنی ئیسلام و مسلمانان بە شێوەیەک پێناسیان کردووە بە شێوەیەک دابوویانە بەردیدی بینەری کورد زبان کە ما ئەنزل الله بها من سوڵتان کە هەرگیز ئاینی پیرۆزی ئیسلام بەو شێوازە نەبووە بەڵام کەناڵی ئاسمانی پەیام توانی وەکو باسم کرد ئیسلامیکی هاوسەنگ دوول لە توند و تیژی و شلگیری ئیسلامێتێک کە لەگەڵ بیری نەتەوایەتی گەلی کووردا یەک بگرێتەوە دیارە کەناڵی ئاسمانی پەیام هەم لەسەر ئیسلامیەتێکی ڕەسەن و هەم لەسەر بیری نەتەوایەتی کاری کردووە و لەوەشا بە ئێستاشەوەم پێم وایە هەموو لایەک ئەو شایەتێ دەدەن کە کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی جیا لە هەر کەناڵێکی کەی حیزبی کەناڵێکی کراوە بێ جەماوەری بێ هەموو دید و بۆچوونەکان هەموو دەموچاوەکان هەموو ڕوئیەکان لە کەناڵی ئاسمانی پەیامە توانیوێتیان بە ئازادانە بەبێ سانسۆر گزارش لەسەر ڕێی و بۆچوونەکانی خۆیان. طبعاً دوو بەروار هەیە لە ژیانی کارکردنی میدیایی ئەمە بەرواری زۆر گرنگنێ چند بریتە لە یەکی دوانزەی ساڵی 2010 کە دەستپێکی قۆناغی یەکەمی ئێمە کارکردنی ئێمەیە ئەم قۆناغێکی زۆر گرنگە هەم بۆ ژیانی کارکردنی ئێمە وەکو میدیاکاران لە کەناڵی ئاسمانی پەیام وە بۆ میدیای کوردیش چونکە تاکو ئەو لەحزەیە ئەم جۆرە لە مۆدێلی کارکردن وجودی نەبووە با ئاوا بڵێن هەموو ئەو میدیانەی کە دواتر دروستە بن و بە شێوازێک لە شێوازەکان وەکو کەناڵی ئاسمانی پەیام کارەکەن واتە میدیایکی کراوەترن و ئەندازەیەک تەجاوەزی هەندێک لە ئەو ڕۆتیناتی چۆنەڵی خواستی هێزە سیاسیەکانەکەن و بن بە میدیایەک کە پێگوترێن میدیای جەماوەری و خواستی جەماوەری لەم کەناڵان نابێ بە سەنتەر هەمووی دوای ئەم بەروارە واتە دوای دەستپێکی کەناڵی ئاسمانی پەیام دێن و بە جۆرێ لە جۆرەکان ئەم بەرواری یەکی دوانزەی ساڵی 2010 بۆ ئێمە گرنگە لەوەی کە ئێمە توانیمان ئەو بۆشایانەی لە میدیای کوردیا هەیە ئەو سپەیسانی کە میدیای کوردی بەجێ هێشتووە و ئەو ناهاوسەنجی کە لە میدیای کوردیا هەیە بە جۆرە لە جۆرەکان بێن پڕێکەینەوە و کەناڵی ئاسمانی پەیام دەتوانێت شانازی ئەوەی پێ ببڕێ کە میدیایەک بووە واتە توانیوێتی جگە لەوەی کابێ بە ڕکابەرێکی باش و جگە لەوەی کە بێ بە میدیایکی کراوەتر لە ئەو میدیانێک کە لە ڕابردوو ئێمە هەیە و لە ژیانی هێزە سیاسیەکان هەیە و لە ڕابردووی ئەوەی پێگوترێ میدیای کوردیا هەیە چۆن تەجاوەزی ئەوانەکە واتوانێت مۆدێلێکی تر دروستکە ئەم مۆدێلە پەیام لە سەرەتاوە دروستێکە جارشکە ئەوە ئەڵێمەوە هەموو ئەو میدیانێک کە دواتر دێن بەم ڕەوتە ئیشەکەن لە دوای ئەم بەروارەوە دەست پێەکەن بەروارێکی تر لە لای ئێمە زۆر گرنگاویش بریتێ لە بەرواری 22 ساڵی 2016 ئەمە میدیایە جارشکە بە دەستپێکێکی نوێەوە بە شێوازێکی تەری کارکردن دێتە پێشەوە تەمان ئەم دروستکردنی مۆدێلەکان یاخود با بڵێن تەجاوزکردنی قۆناغەکان و مۆدێلەکان لە ژیانی میدیایە زۆر گرنگە و هەموو میدیاک ئەمەی پێ ناکرێەوە هەموو میدیاکارێک بە ئەمە ناوێرە ڕاستەکەی بۆیە ئێمە توانیمان جارێکی تر میدیاکی خۆمان ڕاگرین لەو فۆرمە گشتی کە هەیەی واتە میدیایەکی گشتی کە مەسەلەن بۆ منە سەمپڵ لە هەموو ڕوانگەکان وەرەگرێەوە لە هەموو چۆنەڵی لە هەموو شێوازەکانی کارکردن مەسەلەن بۆ منە نمونە وەرەگرێ هاتین ئەمەمان گۆڕی چونکە ئەم میدیایە ڕاستەکەی ئەبێت تەجاوز کرێ واروە میدیایەکی تر دروست کرێەوە یا با بڵێن ئاراستەیەک لە میدیا دروست کرێ کە بتوانێت چۆنەڵی
خواستەکانی خۆی یاخود پەیامەکانی خۆی کۆکاتەوە. ئێمە توانیمان ئەو چۆنەڵی نزیکی حەوت ساڵ لەم مۆدێلە ئێمە ئیشمان پێکرد و توانیمان مەسەرەن بۆن منە بە جۆرە لە جۆرەکان ئەمە تێپەڕێنین و ئیستێک بەم مۆدێلە بکەن ئەم مۆدێلە گشتیەوە ببین بە جۆرێک لە میدیای تەخەسوسی یاخود با بڵێن میدیای تایبەتمەند. ئەمە وەکو وتم هەم بۆ ئێمە گرنگە و هەم بۆ بینەرەکانیشمان گرنگە. چۆن؟ ینی گرنگە لەوەی کە تۆ بتانی بە یەک مۆدل ئیش نەکەیت، مۆدلەکانت بەردەوام بگۆڕیت و بەردەوام چی هاوسەنگە لەگەڵ ڕۆژگارێکی خۆتە لەگەڵ ساتە وەختێکی خۆتە ئەوە بکەیت. ئێمە زانیمان کە خەریکە وردەوردە ئیتر ئەو میدیا گشتیە لەوەی کە تۆ پەلاماری هەموو شتێک بی لەوەی کە تۆ هەموو شتێک بنمونە وەرگری و فریا هیچیشی نەکەوی وەکو تایبەتمەندی هەستمان کرد کامە میدیایکی بەجێماوە و ئەو میدیایە مەسەرەن بۆ منە ڕوبەری کارکردنی بە جۆرە لە جۆرەکان ئەندازەیەک بەرتەسکە و دەکرێت بڵێن بینەریش ماندووەکە. بۆ ئێمە هاتین لەوەی کە لە 22 مۆدلێک لە کارکردنی ترمان دروست کرد ئەوش کە پێکوترێ میدیای جۆرێک لە میدیای تەخەسوسی میدیای تایبەتمەند کە کردمان بە میدیاکەمان کرد بە خەبەری سیاسی بەوەی کە زۆرتر لە خزمەتی بینەرابێ و ئێمە ئەو فیدباکانی پێشمان گەشتەوە ئەو کاردانەوەی کە پێمان گەشتەوە ڕاستە گلەیی هەیە لەوەی کە ئەم میدیا گشتیە خەڵک زۆرتر هێڵێتەوە بەڵام بیرمان نەچێ بۆ ئاڕاستەکردن و بۆ تێگەیشتن و بۆ معریفەدان بە بینەر ئەم جۆری میدیای ئێستا گرنگە و ئەم میدیایی کە ئێستا ئەم مۆدێلە لە میتۆدی ئیشکردن گرنگە کە ئێمە ئێستا ئیشی لەسەرەکەن ئەوش کە پێگوترێ میدیای تایبەتمەند بەتەکید ئێمە توانیمان ئەو پلانی کە دامانەوە لە دوای ئەو بەروارە کە پێگوترێ 22 ئێمە توانیمان پلانەکەی خۆمان زۆر باش جێگیر بکەین و ئەو پلانە بهێڵینەوە و ئیشی تیا بکەین. ڕاستە بۆ ئێمە زەحمەت بوو، ڕاستە گوێزانەوەی بینەر لە شێوازێکی کارکردنەوە بۆ شێوازێکی تر زۆر زەحمەتە ئەندازێک ئێستاش نیگەرانیمان پێگاتەوە بەڵام ئەبێ بینەرەوە بزانێت کە ئەمە بۆ خزمەتی ئەوە و بۆ گاندنی مەسەلەن پەیامەکانن بە شێوەیەکی خێراتر بە شێوەیەک ناکەمە بۆ نمونە لە ناو جنجاڵێکی زۆرابی هێڵینەوە و ئەم پەیامانە دابەش بن بۆ کۆمەڵێک چۆنەڵی پێدراوی میدیایی ورد کە بە جۆرە لە جۆرەکان ئیتر پەیامە سەرێکەکە وونە بێ و پەیامە سەرێکەکە ناگات. بۆ ئێمە ئەممان کردووە لە پێناوی بینەرە، لە پێناوی ئەوەیە کە خزمەتی زیاتری بکەین، لە پێناوی ئەوەیە کە سووتر فریایی بینەر بکەوین و خواستەکانی زووتر بگوازینەوە خواستەکانی ئەو جارێک کە سنتەر بێ لە لای ئێمەوە ئێمە بە جۆرە لە جۆرەکان لە ئاڕاستەکردنیە خێراتر. سەرەتا و لە نۆیەمین ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام کە ئێستا خۆشبەختانە تۆڕی میدیایی کۆمەڵمان هەیە و کەناڵی ئاسمانی پەیام بەشێک و سێکتەرێکی تایبەتە لەم تۆڕەیە. پیرۆزبایی خۆمان ڕاستەی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ و ئەندامانی ستاف کارمەندان و کارا و دڵسۆزانی کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەمە وڵاتیانی خۆشەویست و بینەری کەناڵی ئاسمانی پەیامەکەم. هیوادارم کەناڵی ئاسمانی پەیام توانی بێتی لە ماوەی تەمەنیدا پشتێ لە خواستەکانی بینەرانی کەناڵە بینراوەکانی هەرێمی کوردستانی هێنابێتنی. بەش بە حاڵی خۆمان لە کەناڵی ئاسمانی پەیام پێشتر وەکو کەناڵێکی گشتی و ئێستا بە فۆرمێکی جیاوازتر وەکو کەناڵێکی خەبەری سیاسی هەوڵمان داوە کە خواستەکانی بینەرانی کەناڵەکەمان بەجێبێنین. ئەوەش پەیوەندی بەو بارودۆخە دارایی و بەو بارودۆخە سیاسی و بەو بارودۆخە ئازادی کاری ڕۆژنامەگەریەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ خۆی پەیوەندی داری ڕاستەوخۆیە چەندە ئێمە توانی بێتمان زمینەیەکی باشمان هەبوو بێ بۆ کارکردن ئەوەندەش لی نەوەستاوی. بەرمونەیە و کاتی کەناڵی گشتی بووین وەکو کەناڵێکی گشتی هەم لە ڕووی خەبەریەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی پێشکەشکردنی درامە و کاری هونەریەوە ژمارەیەکی باش و ڕێژەیەکی باش توانیمانە بەرهەم پیشانی بینەرانمان بدەین. ئەو کاتەش با بڵێن لە سەرەتای ساڵی 2016 و بە تایبەتتر لە مانگی سێ و لە سەرەتای وەرزینەوەی کەناڵی ئاسمانی پەیام کە بوو بە کەناڵێکی خەبەری سیاسی ئێمە زۆر بە جددیشمان لەم بابەتە کرد و ئازایانە هاتیە مەیدان.
ئەوەندەی کە زمینە لەبار بوو لە ڕووی توانای داراییەوە لە ڕووی توانای مرۆییەوە وەکەوەی کە کەناڵێکی حیزبیشین بەڕاستی کە ئێمە نایشارینەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان سپۆنسەری ڕاستەوخۆی تۆڕەکە و کەناڵی پەیامیش بە تایبەت ئەکات هەوڵمان داوە کە لە ڕووی خەبەرەوە و لە ڕووی توێژینەوەی سیاسیەوە تەحلیلاتی سیاسی خەبەریەوە شتێکی باش بە بینەرانمان بدەین لە هەرێمی کوردستان. ڕاستە ڕێگریەکان زۆر بوون و گرفتەکان زۆر بوون بە تایبەت لە ساڵی 2015 و 2016 کە ئێمە دەستمان پێکرد بە تایبەت گرفتی دارایی نەهێشت ئێمە ئەو پلانی کە هەمان بووکو خۆی جێبەجێ بکەین ئەتوانین بڵێن ڕێژەی لە 160 ئێمە توانیمانە دەستبەرین بۆ پلانەکە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین خەبەرێکی باش بدەین. کەمی توانای دارایی ڕێگر بووە کەمی توانای مرۆیی ڕێگر بووە ڕێگریە سیاسیەکان و حیزبیەکان گرفتی گەورەیان بۆ دروست کردوین ئەو تەنگەبەرگەی کە لە بەردەم کاری ڕۆژنامەگەریدا هەیە لە هەرێمی کوردستان دیسان گرفتێکی گەورەتر بووە وەگەرنایەمە لەگەڵ پێشمەرگەیە پێشمەرگە بووین لەگەڵ هاوڵاتیە هاوڵاتی بووین لەگەڵ حیزبە کادرێکی حیزبی بووین لەگەڵ حکوومەتە و کارە ئیجابی و باشەکانی حکوومەتە هەبووین گواستومانەتەوە کە توانامان هەبوو بێ هاو کاتیش پەنجەمان خستۆتە سەرە و برینانەی کە لەم کۆمەڵگەیەدا هەیە چ لە ڕووی داریەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی کۆمەڵاتیەوە. یەکێک لەو ئامانجە درەوشاوانەی کە کەناڵی ئاسمانی پەیامی بۆ دروست بوو بریتی بوو لەوەی چۆن تەسلیم بە واقعی میدیای داسەپا و ڕازی نەبین و بتوانین تەجاوزی میدیایەکی مەیلدار بە هەناسی حیزبی بکەین کە ناهێڵێت هیچ وێنەیەک بەبێ سانسۆری مەیلی ئایدۆلۆژی بکەوێتە سەر شاشەکان. بەڵێ کەناڵی ئاسمانی پەیام لە بەروارێکدا پەخش دەکات کە تا بڵێ بۆ میدیای کوردی گرنگ بوو توانی ئەو مۆدێلە لە کارکردن تێپەڕێنێت کە پێدراوەی عەلامیەکان دەبێت بێنەوە ناو دۆخی سانسۆرکردن و بە ڕەتوشێکی زۆرەوە کەونە سەر شاشەکان و بڵاو ببنەوە. ئەگەر من بڵێم هەر لە سەرەتاوە کەناڵی ئاسمانی پەیام ئەو بودجەیی کە بۆی دیاری کرابوو بە هەوڵی دڵسۆزانەی ئەندامانی لە بەڕێوەبەرەوە بیگرە تاکوونی ئەندامێکی ساکار دڵسۆزانە کارەکانیان کردووە و ئینتیما و خۆشەویستیان بۆ کەناڵەکە پاڵنەر بووە بەوەی کە توانیوێتیان لە مەیدانەکە شان بەشانی کەناڵەکانی کە ئەسپی خۆیان تاودەن و کاری باش ئەنجامدەن. ئەگەرنا لە سەرەتاوە ئێمە دەتوانم بڵێن بە قەیرانەوە دەستمان پێکرد بەڵام دڵسۆزیەکانمان هەرگیز نەیهێڵاوە ئەو قەیرانانە دەربکەوێت. لە ئێستاشەکە هەرێمی کوردستان تا ئەندازەیەکی زۆر قەیرانەکان گەشتوێتە قوڕقوڕاگەی تینی بۆ هێناوە تەواوی هاوڵاتیان و هاونیشتمانیان لە بار و گوزەرانێکی زۆر سەختی سیاسی ئابووری کۆمەڵایەتیە ژیان بەسەر دەبن. کەناڵی ئاسمانی پەیامیش بەشێکە لەو پێکاتی کە هەرێمی کوردستانە هەیە ئەو گرفتەی کە هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەندامەکانی کەناڵی ئاسمانی پەیامیش لە ناو ئەو هەرێمە ژیان بەسەر دەبن لە ناو ئەو هەرێمە کارەکان دەکەن. کەناڵی ئاسمانی پەیام هیچ سەرچاوێکی کەینێ بەدەل لە هەرێمی کوردستان بۆیە دەبینی بەشی زۆری قەیرانەکەی بەرکەوتووە لەگەڵ ئەوەی کە توانیوێتی تا ئەندازەیەکی زۆر لەگەڵ هاوڵاتیانە تا ئەندازەیەک بە شێوەیەکی تەریب وەتەبا قەیرانەکان بەڕێ بکە لەگەڵەوەی کە دەتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان زیاتر پەرەدەسێنێ لەبەرەوەی کە کەناڵێک سەرچاوەیەکی مەحدودی دیاریکراوی هەبێ بەوەی کە لە سەرچاوە دارایەکی کۆمەڵی ئیسلامی و بەشێکی دابین بکە ئەو ماوەی 2 ساڵەکە ئەو مینحەیە کە کۆمەڵی ئیسلامی بۆی دابین کرابوو ئەویش بڕاوە سەرچاوێکی کەشی داهاتەکەی خێرخوازان و کۆمەکی خێرخوازان بوو بەداخەوە ئەو قەیرانیش کە هەرێمی کوردستانی گرتوێتەوە ئەو خێرخوازانی کە هاوکاریان بە ئێمە دەکرد بۆ خۆیان ئێستا لە ژیانێکی سەختە لە بارودۆخێکی سەختە ژیان بەسەر دەبن. بەشێکی کەشمان داهاتی ڕێکلام بوو ئەوانەی کەەوە ڕێکلامیشیان بۆ ئێمە دەهێنا بەداخەوە ئەوانش تووشی گرفتە بن و کۆمپانیا گەورەکان لەبەرەوەی زۆربەی زۆریان مڵکی پارتە دەسەڵاتدارەکانن
ڕیکلامەکانیان بەداخەوە نادەنە ئێمە ئەوەش بەشێکە لە گیر و گرفتەکان بێگومان ئێمە لە قەیرانێکی سەختا دەژین بەڵام تا ئەو کاتێک کە ئەو کارمەند و هاوکارە دڵسۆزانەمانە بێ لە تۆڕی میدیایی کۆمەڵ و لە کەناڵی ئاسمانی پەیام دەتوانم بڵێم زاڵ دەبین بەسەر قەیرانەکانە و قەیرانەکان ڕێگر نابن لەوەی کە تەنگمان پێڵ بچن بەوەی کە ڕابوەسین بێگومان هیچ فشارێک و هیچ هۆکارێک لە بەردەممانە نابێتە بربەست بۆ ئەوەی کە لە ئامانجەکانمان دوورمان خاتەوە لەگەڵ دروشمەکەمانە ڕازگۆ نەبین پەیامێکی ڕاستی و ڕاشکاوی ئەمە دەدەینە گوێی بینەر ئەو ڕووداوانەی کەوە لە دەوروبەرمانە ڕوودەدا و ئەوانەی ئێمە دەستمان پێدەگا بەداخەوە لەو ڕۆوە قەیرانە داراییەکان تەسیری لە ئێمە هەیە کە ئێمە لەوانەیە نەمانتوانی بێ لە زۆربەی ناوچەکان تیمی پەیامنێریمانە بێ لەبەرەوەی کە داراییەکەمان تا ئەندازەیەکی زۆر دەتوانم بڵم خێزانێکی گەورە ئەو بودجەی لە بەردەستایە بۆ بەڕێکردنی کاروباری ڕۆژانی بە ئەو ئەندازەی کە لە بەردەستی تۆڕی میدیایی کۆمەڵایە بەڵام هیچ کام لەم قەیرانە دارایی و سیاسی و کۆمەڵایەتیانەی کە بەرۆکی ئەمەی گرتووە وەمان لێ ناکات لەگەڵ پەیامەکەمانە بەردەوام نەبین وەمان لێ ناکات لەگەڵ دروشمەکەمانە بەردەوام نەبین بێگومان فشار و کێشە و گیر و گرفتەکان چەندێ لە بەردەممانە زۆر بن ئێمە ئەوە وا لێ دەکا کە سوورتر بین لە پێناو گەیشتن بە ئامانجەکانمانە سوورتر بین لە پێناو ڕازگۆی کردن و ڕازگۆبوون لەگەڵ دروشمەکەمانە کە دروشمی ڕاستگۆی و ڕاشکار. تەبان ئەم مۆدێلە بۆ کارکردنی ئێمە لە بەشی بەرنامەکان مۆدلێکی چۆنەڵی تازەیە بە ئەوەش ڕوونکەمەوە ئەویش ئەوەیە کە ئێمە جاران ئەو بەرنامانەی کە هەمان بوون بە شێوەیەکی ئاڵلقەی هەمویان پەیوەستکرابوونەوە بە یەکەوە واتە سنوورەکانیان ڕەبت کرابوون بە یەکەوە و بە شێوەیەکی زنجیرەیی بەسرابوون بە یەکەوە واتە ئەلێرەوە بینەر زۆر جار پێی وتین ئەیگوت بەرنامەکانتان ئەندازەیەک سنوورەکانیان لە ناویەکە یاخود با بڵێن لە یەکە چن بەڵام ئێمە دوای ئەم دەست پێکا واتە دوای ئەوەی کە کەناڵی ئاسمانیمان کرد بە میدیایەکی تایبەتمەند دەستکاری شێوازی بەرنامەکانیشمان کرد لەوەی کە زنجیرەکەمان هەڵۆشان واتە ئەو کەلوانەی کە زنجیرەکەی لێ دروست بوو مەسەلەن بۆ منە جامان کردنەوە بۆ ئەوەی هەر بەرنامەیەک بۆ خۆی ئەو شێوازی کە گرتوێتێ بەر چۆنەڵی پەیامەکەی بە شێوەیەکی سربەخۆ بگەیەنێت بە بینەر واتە بینەر ناچار نەبێ بەوەی کە بۆ تێگەشتن لە سیاقی بەرنمەیەک خود بڵێن لە گوتار و لە پەیامی بەرنمەیەک دیسان بجوێ لە بەرنمەیەکیش دیکەش بگرێت یا جوێ لە سیلسیلەیەک بەرنامە بگرێت بۆ ئەوەی کە پەیامەکەی پێ بگا هاتین ئەمەمان گۆڕی بەوەی کە جۆرێک لە سربەخۆیمان یا بە بەرنمەکان بە هەر بەرنمەیە کە لە کەناڵی ئاسمانی پەیامە هەیە کە ئێستا نزیکی 7 تا 8 بەرنامەماندا ئاوازێ لە هەفتەیەەکە بۆ ئەوەی ئەم پەیامانە زووتر بکەن بە بینەر و بینەر ئەوەنە نەهێڵنەوە وەکو سیلسیلە وەکو درامایەکی چەند ئەڵلقەیی هاتین هەموو بەرنامەکانمان وا لێ کرد کە وەختێک کە بەرنمەیەک دەست پێەکە ئەوێ پەیامێک بگەێنێ و ئامانجێک بگەێنێ لە کۆتایی بەرنمەکە بێمەی کرد بێ ئەبەش بۆچی ئەمەی بۆ ئەوەی کە بینەر چی دیکە ئەو کاتە زۆرانەی نییە یاخود با بڵێن ئەو کاتە لەگەڵێمە پێویست ناکەم ینی بەخەرج بە بۆەوەی کە لە ئێمە تێبگا و لە ناو منجێکی زۆرابی ئەلینەوە لە کۆتاییە بەدە ئاڵلقەی بەرنمەیەک ئەنج پەیامێکی بینێ نه وامان کرد کە بۆ هەر بەرنمەیەک پەیامی خۆی هەبێ و پەیامەکە بگا بە بینەر خۆ ئەگەر ئەمە بەرنمەیەک نەی کردبێ بە ئاوا بڵم وەکو ڕخنێگەیڵم ئەگەر بەرنمەیەک نەیتوانی بێ لە سەرتاوە پەیامەکە دروستکە و لە کۆتاییە ئامانجەکەی گیاند بێ ئەوە ڕەنگە باوا بڵێم گرفتەکە لە لای ئێمە بێ لەوەی کە بەرنمەکە نەی کردووە ئەگەر نا فەلسفەی کارکردنی ئێمە ئامانجی کارکردنی ئەمە لەوەیە کە بەرنمەکان بتوانن بەم شێوازە ئیش بکەن ئەو پلانێک ئێمە هەمان بوو لە بەشی بەرنمەکان لەگەڵ هاوڕێیانەما دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی توانیمان لە سا 60 تا ئەم لەحزەیە لە سا 60 شێوازی کارکردنی خۆمان لەوەی کە بەرنامەمان بۆ دانابوو بۆ شێوازە بگەینە نەتیجە و ئەوەی کە ئێستا ئەم من و تۆ قساکەین کە جارێککە ساڵ ڕۆژی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامە دەتوانم بڵێم لە سا 6 بۆ 65 پلانەکە ئێمە جێبەجێ بووە چاوەڕێکن تەمەناکەین ئینشاڵڵا خوای گەورە موفقمان کە لە داهاتووە بتوانین لە ساڵی ئایندەیە ئەو کانی ترش جێبەجێ خۆشبەختانە و داتانی کە خۆمان ئیشان لەسەرەکەین و ئەو ڕاپرسیانەی کە ئیشیان لەسەرکرێ لەلایەن
ڕێکخراوە مەدەنیەکانەوە و لەلایەن سنتەرە تایبەتەکانەوە و لەلایەن زانکۆ پەیمانگاکانەوە کە لە هەرێمی کوردستان بە ئێمە ئاگاتەوە دڵنیایەکی باشی پێدابین کە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کارێکی باشی کردووە لە گەاندنی خەبەرەکان و بینەرێکی زۆر باشی هەیە لە ئاستێکا کە ئێمە لە هەندێک لەو ڕاپرسیانەی کە کراون توانیمانە بەوەی کە جەنابیش ئاماژەت پێدا وێڕایەوەی کە ئێمە کەناڵێکی حیزبین و هەندێک هێڵ و سنوورمان هەیە نایشارینەوە لەگەڵەوەشدا کە توانیمانە مەسەرەن سێ هەموو چوارم کەناڵ بین لە ڕووی گەاندنی خەبەرەوە و لە ڕووی متمانەوە کە بینەر یا خوێنەری خەبەری لە هەرێمی کوردستان ئامتمانە بە کەناڵەکەی ئێمەی کردووە و توانیمانە پەنجە بخینە سەر گەندەڵیەکان ڕاشکاوانە بەبێ ئەوەی ئاوڕ بدەینەوە لەوەی کە ئەمە گرفت دروستەکە بۆ حیزب یا دروستی ناکە یا حیزب بەخاتە تەنگە تاوێکی داراییەوە وەکو ئێستا هەیە ینی ڕاستی کۆمەڵی ئیسلامی کوردستان من نازانم کاریگەریە و ڕاستی و ڕاشکاوەیە کە کەناڵی ئاسمانی پێم لە گواستنەوەی خەبەرەکانە هەیەی قورسترین باجی داوە لە نێو حیزبەکانی هەرێمی کوردستاندا لەوەی کە خێرانی دارایی بۆ دروست کراوە و ڕێگری بۆ دروست کراوە و ئەندامانی بە جۆرێک لە جۆرەکان سزا دراون گیراون مەسام ڕفێنراون هیوادارین بەهۆی ئەوە نەبوو بێ کە کەناڵی ئاسمانی پێیان گوێرانە ئیشی کردووە تا ئەو ڕادەیە گرت بۆ خودی کەناڵی ئاسمانی پێیان دروستەکان ینی ڕێگەن نادرێت کە پەیام دەست بەرێ بۆ خەبەرەکان و دەست بەرێ بۆ گواستنەوە و ڕووماڵکردنیە و شۆڕشەی کە لە بەرەکانی جەنگایە و پێشمەرگە نوێنەرایەتیەکە لە کاتێکا کە کەناڵی ئاسمانی پێیام گوێرانەوە ئازادانە توانی بچێتە بەرەکانی جەنگ پێشمەرگە بە کەناڵی خۆی زانی مایکەکانی بەدەستی پامنێرانەوە ڕفان بەس ئێستا نازانە بێوانە وەڵامان بنەوە کە بۆچی ڕێگری لە کەناڵی ئاسمانی پێیان بکرێلەوەی تەختەی بەرەکانی شەڕکە و دەستی بگاتە سەرچاوەکانی هەواڵ چێتە ناو وەزارەتەکانی حکوومەت و بتوانێت بە ئازادانە مەسەلەن مەلەفەکانی بۆ یەکاڵا بکرێنەوە و وەڵامی پرسیارەکانیشی بدرێنەوە. لە کەناڵی ئاسمانی پەیامدا و لە دەستپێکی کارکردنیەوە هاوڵاتی و خواستە جەماوەریەکان سنتەر بوون واتە پەیام خواستە جەماوەریەکانی کردە چەقی کارکردنی خۆی و کۆی ئەو هەوڵانەی کە لەو پێناوەشدا دەیدات دیسان بۆ بەدیهێنانی خەون و خولیا جەماوەریەکانە بەبێ جیاوازی ڕنگ و ڕوخسار و ئایدیا لەمەشدا سەرکەوتنی بەدەستێنا و توانی ئەو ئامانجەی کە بۆی دروست بوو بیهێنێتە دی بەرواری 12/2008 ئەو چرکە ساتەیە کە دەستگایەکی میدیایی تێدا دروست دەبێت و دەبێتە مۆدێلێک لە کاری میدیایی کە پاشتر چاوی لێ دەکرێت هەر بۆیە کەناڵی ئاسمانی پەیام شانازی ئەوەی پێدەبڕێت کە نەک یەکەم کەناڵ بێت کە بە باگراوندی ئیسلامیەوە کار بکات و ڕنگ و بۆی ئاین بخاتە ناو میدیاوە بە میکانیزمی گونجاو بەڵکو و شانازی ئەوەشی هەیە کە بڕوای وابێت دروستکردنی میدیای هاوسنگ و جەماوەری ئەو بۆ یەکەمین جار داهێنەری بووە. بێگومان هیچ کەسێ پێم وانیە ئەگەر ئیداری کەناڵێکی فەزایی بدات حەز نەکە لە تەواوی شار و شارۆشکەکان تیمی پەیامنێری نەبێ و داواکارێکی زۆرمان لەسرە و حەز و ویستی خۆمانی لەسرە ئێستا ژە و تیمانی کە هەمانە لە خۆبوردوانە کارەکانیان ئەنجام دەدەن ئەگەرنا پێم وایە قیاسن بۆ هەر پەیامنێری هەر کەناڵێکی کە توانایەکی ئۆتۆمان نەخستۆتە بەردەستیان لەگەڵ ئەوەی کە من پێم وایە هێشتا دەتوانین ڕکابەری ئەو کەناڵانی کەش بکەین کە بودجەیەکی زەبەلاحیان لە بەردەستایە بەڵێ ئێمە لەسەر ئاسی دەرەوە ناتوانین دەستمان بگەینە وڵاتەکانی کە وڵاتانی دەرەوە تیمی پەیامنێری و ستافمان هەبێ و مەکتەبمان هەبێ بەڵام لە ئاسی ناوخۆ لەگەڵ کەمی بودجەکەشمانە توانیمانە تا ئەندازەیەکی زۆر لە ئەو ڕوودا و حەدەسانێک کە لە دەوروبەرمانە ڕوودەدەن ئێمە بە شێوەیەکی ڕازگۆیانە دوور لە تێکەڵکردنی حەز و ویستی خۆم و حەزی ویستی پەیامنێرەکە ئێمە بە شێوەیەکی ڕاشکاوانە و شەفافانە دوور لە گۆڕانکاری ئێمە ڕووداوەکەوەکو خۆی بۆ بەردەمی بینەر بگوازینەوە و ئەوە ژوای کردووە تا ئێستا کەناڵی ئاسمانی پەیام متمانی تەواوی لە لای جەماوەرەکەی خۆی هەیە تەواوی هاوڵاتیان بە ئەندازەی ئێمە بەرپرسیارەتیان لە ئەستوایە ئەگەر دەیانەوێ میلەتی کورد و ئەو گەلە بەشخوراوە
خاوەنی ئەخلاق و خوڕەوشت و قیەم و بەهابەرزەکانی کۆمەڵگەی کوردەواری بێ ڕەسەنایەتەکەی خۆی هەبێ پێویستی بە بەردەوامی کەناڵانێکی وەکو کەناڵی ئاسمانی پەیام هەبێ دیارە کەناڵی ئاسمانی پەیام وەکو چۆن لە ڕابردووە هاوڵاتیان و هاونیشتمانیان هاوکاریان کردووە و جێدەستیان بە کەناڵەکەەوە دیارە بێگومان بۆ ئایندەش بۆ بەردەوام بوونمان ئێمە پێویستیمان بە هاوکاری و پشتگیری و پشتیوانیەکانی ئەوان هەیە کە بەردەوام پشتگیری و پشتیوانیمان بکەن بۆ کارەکانی داهاتوومان بێگومان کاری ئایندەمان ئێمە دەزانی کە ساڵی 2017مان لەوانەیە سەختتر بێ قەیرانەکان زیاتر بێ بەڵام بە لە پێشچاوگرتنی کێشەوەی گرروگرفتە کۆمەڵایەتیەکان ئێمە پلانمان بۆ ساڵی ئایندەمان هەیە دەزانین ئێستا لە ناو کۆمەڵگەی کوردەواریە بەهۆی ئەو قەیرانە یەک لە دوای یەکانێکەوە دروست بوون چەنەها قەیرانی دارایی و چەنها قەیرانی کۆمەڵایەتی و ئەخلاقی سەری هەڵداوە ئێمە بەپێی کێشەی گرروگرفتەکان ئێمە بەرنامەی تایبەتیمان بۆی دەوێت بۆ ئەوەی کە بۆ خۆمان بەشێک بین لە چارەسەرکردنی کێشە و گرروگرفتەکانی هاوڵاتیان نەک ببین بە بەشێک لە کێشە و گرروگرفتەکانە چونکە دەبینین هەندێک کەناڵ بەداخەوە لەگەڵ بوونی ئەم هەموو قەیرانانێکەوە لە هەرێمی کوردستانە هەن بەداخەوە هەنێ دیاردەی دزیە و لە ڕێگەی بەرنمەکانیانەوە لە ڕێگەی درامەکانیانەوە دەدەنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بۆ خۆیشی بڵاوکردنەوەی ئەو جۆرە بەرنامانە دەبێتە کێشەیەک لە کێشەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دەبوو دەستگا بە پرسەکان تا ئەندازەیەک چاودێریان بکردە ڕێگەیان نەدایە بەو شێوازە فری و ڕەهاییە کولتوری نەتەوەکانی کە تێکەڵ بە کولتوری کوردەواری بکرێت هەرچەندە ئەولەمە و جیهانگیری کارێکی کردووە سنووری بۆ هیچ کولتور و عادەتێک نەهێشتووە بەڵام پێویست بۆ دەکات میدیا ڕۆڵی خۆی بگەڕێبەوەی کە ئەخلاق و قیەم و خۆڕەوشت و بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردەواری لە ناو ئێمە ڕنگ بداتەوە نەک کۆمەڵێ بەها لە ناو ئێمە ڕنگ بداتەوە کە بە پێکاتی کۆمەڵایەتی ئێمە بۆ بینەرەکانمان ڕاستیکەی ئێمە ناشارینەوە کە بینەر لا ئێمە سنتەرە واتە بینەر ئەتوانێت وا بە بڵین تحکم بە ئێمە بکە تحکم بۆمانانێ لە ڕێگای دەخالەتەوە بەس خواستی بینەر لا ئێمە زۆر گرنگە ئێمە ئیش بۆ ئەوکەین کە ئەو خواستی کە بینەر هەیەی ئەو خواستی کە مەسەن بۆ من جەماوەر هەیەی بە جۆری لە جۆرەکان بێ بە چەق لە ئێمە و ئێمە خزمەت بە پرۆسیە بکەین کە پێکوترێ پرۆستی خواستی جەماوەری یاخود خواستی بینەرەکانمان وەکو وتیشم لە ڕابردووە ئێمە ئەم مۆدلەمان بۆیە گۆڕی بۆی زووتر فریاکەوین و ئەو پەیامانەی کە هاوڵاتی هەیەی کە بینەر ئێتی زووتر فریای بکەوین و زووتر بگەێنین لەبەرەوە ینی ئێمە ڕێزێک و شکۆدارێکی زۆرمان هەیە بۆ بینەر و خزمەتی بینەرەکەن و بینەر لای ئێمە بێ ئەندازە گرنگە وهروە من سوپاسی زۆری هەموو ئەو لە مامۆستانی ئاینیەوە تاکو مامۆستانی زانکۆ تاکو بینەرێک لەسەر جادە تاکو هاوڵاتێک لەسەر شەقامەکان لەسەر شۆستەکان کە هاوکاری ئێمە بێ لەوەی کە پەیامی خۆی لە ینی مایکەکە ئێمە بە گونجاوەزانێ بەوەی کە پەیامی خۆی بگەێنێ کەناڵەکە ئێمە یاخود شاشەکە ئێمە بە شایستی ئەوە ئەزانێت کە پەیامی خۆی بگەێنێ من سوپاسی سەر لە بەریانەکەم ڕێز و شکۆداریمان زۆر بۆیانەیە من لێرە زۆر دڵخۆشم بۆی کە ڕوومان لە هەر کەس نابێ و هەر کەسێکمان داوت کرد بێ بۆم کەناڵە ڕەتی نەکردوێتەوە ڕەنگە پاساوی هەبوو بێ کە لەم لە حەزایەت مەسەلەم زۆر سەرقاڵە ناتوانێت وەڵاممان باتەوە بەڵام ینی ئەگەر ئێوە سەیری شاشەکە بکەن شاشەکە ڕنگ ینی ڕوخسارەکەی یاخود با بڵێن ئەو چۆنەڵی ئەوەی کە شاشەکە پێکێنێ بێ ئەندازە ڕەنگا و ڕەنگە و لە هەموو چۆنەڵی توێژەکانی کۆمەڵگای تایە ئەمە زۆر جێگای دەستخۆشیە بۆ ئێمە و ئێمە خۆشحاڵەکە و ئێمە ینی بەجارێککە واڵێمەوە ئێمە زۆر سوپاسی هەموو ئەو بەڕێزاناکەین کە هاوکاری ئێمن و داوەتی ئێمە ڕەت نەکردوێتەوە و کەناڵەکان بە شێوی ئەوە زانی و کە قسەی لێ بکەن و ئەو فیدباکش کە لە ڕێگای کۆمەڵک شارەزای بواری میدیایەوە پێمان گەشتوێتەوە کە کەناڵی ئاسمانی پێیان لە ڕێزی کەناڵە باشەکانە و هاتوون لێرە قسەیان کردووە و لە بەرنمەکان ڕنگدانەوەی هەبووە ئێمە زۆر سوپاسمان هەیە بۆ هەموو ئەو بەڕێزانە و هەروەها دڵخۆشین بەوەی کە پێیان وایە تاکو ئەم لە حسەیە کەناڵی ئاسمانی پێیامێکەکە لەو کەناڵانەی کە لە خواستی جەماوەری دوور نەکەوتەوە خزمەتێکی گەورەی هۆشیاری کۆمەڵگای کردووە ئێمە بە تەنها ئیش ناکەین و ئەوەی کە دەرەکەوێ بەسەرم بۆ مناخۆ ئەوەی سەرپەرشتی ئیشەکانەکە ئێمەین ڕاستەکە لە بەڕێوەبەرایەتی تۆڕی میدیایی کۆمەڵ بەڵام ڕاستەکەی ئەوەی کە کارەکە جێبەجێەکە و بە عملیەکە ڕاستەکەی ڕۆژنامە نووسەکان و کارمەندەکانی ئێمن دوای ئەو دەستپێکەی کە وتمان
22 سێکە دەستمان پێ کردەوە ئێمە ڕاستێکی کارمەندەکانمان کەم کردنەوە ڕۆژنامە نووسەکانمان کەم کردەوە بەڵام لۆدێکی زۆری کارکردنمان خستە سەرشانیان و ئیشێکی زۆر لە ئەستۆیانە ڕاستەکە ئێمە زۆ سوپاسیان نەکەین بەم وچەیەکی کەم بە کاتێکی کەم و زۆرێکی ئەو هەموو لۆدی ئیشکردە توانیوانە تەحمل بکەن و توانیویانەتە ئەم لەحزەیە شاشەکە بە گەشاوی و بەکراوی بێ هەڵنەوە ئێمە سوپاسیانەکەین و دەستخۆشیان لەکەین و تەمەناوەکەین کە ئینشاءڵڵا خوای پەروەردگار بۆ ئایندەش مۆفەقمان کاوە کەناڵەکە بتوانین لانی کەم بە ئاوا بڵم ئەگەر نتوانین ئیشێکی زۆر بکەین بۆەوەی کە پێشخستنێکی زۆر هەبێ لانی کەم کەناڵەکە لەم قەیرانەوەکو خۆی بێڵینەوە و نێڵین شاشەکە بکوژێتەوە ئەمە سەرۆرێکی گەورەیە بۆ من و بۆ هاوڕیانم لە کەناڵ ئاسمانی پەیام و لە تۆڕی میدیایی کۆمەڵی سینەما. ئێمە بەم سایلە بەردەوامە بین و زەمانێکی زۆر نیە ئێمە دەستمان پێ کردەوە تقریبان 8 مانگە ئێمە بەم سایلە ئیشەکەین خۆی هەر بێ لەسەر ئەم ڕێڕەوە بەردەوامە بین لە ڕاستی و ڕاشکاوی بەردەوامە بین لە بوێری و بەردەوامی دان بە گواستنەوەی خەبەر ببێت ترس و ببێ گەڕانەوە ببێت دوو دڵی بەردەوامە بین بە قوربانیدانمان بەردەوامە بین لەوەی کە ئێمە نەمانتوانی وەکو پێویست بەدەم کارمەندانی خۆمانەوە بین چ لە ڕووی داراییەوە چ لە ڕووی هاوکاریەوە چ لە ڕووی سەفەر و گەشت و مرتاحیەوە مەسەلەن بەڵام ئێمە پشتیوان بەوەی کە کارمەندەکانمان دڵسۆزانە قۆڵی مەردانەیان لێ هەڵماڵیوە بەردەوامە بینەگەر تەنا خۆمان تاکە سەرچاوی هەواڵمان بینەگەر خۆمان پێیان نێر بینەگەر خۆمان بێژەر بینەگەر خۆمان هەواڵساز بین من دەستخۆشی لێرەوە بە فرسەتی ئەزانم لە کارمەندانی بەتایبەت ناوەندی هەواڵی تۆڕی میدیایی کۆمەڵ بکەم هەر لە برانی سەرنووسەرەوە هەر لە هەواڵسازەکانەوە هەر لە ڕێخەری هەواڵەوە لە برانی پێیانێرانەوە کە بەڕاستی لە برایانی ستافی وەرزش کە بە ژمارەیەکی زۆر کەم ئەگەر ئێمە ناویان بێنین هەموو کەس پێی معجیبە بێ کە ئەم خەبەر و باسانەی لە کەناڵی ئاسمانی پێیامەوە پەخش دەکرێن بەرهەمی دەستی کەسانێکن کە ژمارەیان ناگاتە 25 نەفەر فعلان ئێمە پێمان خۆش بوو لە هەموو گوندێکی کوردستانیش پەیامنێری تایبەتمان هەبێ لە شارە گەورەکان ئەلەواتی 2 پەیامنێر 10 پەیامنێرمان هەبێ ئەمە هەم دەرفەتێک بوو بۆ کارکردنی ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستان کە ئێستا زۆر بەداخەوە زۆرێک لە ڕۆژنامە نووسان نەیانتوانیوە لە ڕووی ئەوەی کە دەستگاکانی ڕاگەاندن وەک پێویست کارمەند وەرناگرن ئەوانیش تا ڕادەیەکی زۆر بێئیش بوێننەوە ینی حەزمان نەکرد ئێمە لانەیەک بین بۆ ئەوەی ڕۆژنامە نووسکاری ئازادانەی لە ئێمە ئەنجام بدە فعلەن پێمان خۆش بوو بەڵام قەیرانی دارایی دەستی بەستوین ئیشی چوار کەسمان ئێستا بە کەسێک ڕاستپاردووە لێرە زۆر بەداخەوە بە هیواین لەگەڵ قەیرانە سیاسەکەیە کە لێرە لە هەرێمی کوردستان لە دروازی ئەوەیە ئومێدمان هەیە چارەسەر بکرێت قەیرانی دارایی چارەسەر بکرێت ئێمەش بتوانین لەباتی لە 60 پلانەکەمان لە 100 پلانەکەمان جێبەجێ کەناڵی ئاسمانی پەیام بە پێشکەشکار و میوانەکانیەوە سەرکەوتو دەبێت ئەو کاتێکەوە ئێمە تەکلیف لە بەڕێزێک دەکەین کە مشارەکەی هەبێ و لە بەرنمەیەکە بەشداری بکە ئێمە پێمان وای ئەو دەتوانێت خزمەتێک بە هاوڵاتیان بکە خزمەتێک بە کێشەیەکی کۆمەڵایەتی بکە کە ڕۆڵی پزیشک ببینێ ڕۆڵی مامۆستا و پەروەرش ببینێ بۆ چارەسەرکردنی کاتێک ئەو نایە بەدەممانەوە ناچار لەوانەیە ئێمە پەنابەرینە بەر کەسێک کە لە چاوەوە توانایەکی کەمتری هەیە لەوانەیە نتوانێت ئەو خزمەتە بکە بۆیە من سوپاسیانەکەم بۆ ڕابردوو کە زۆربەی تەواوی چین و توێژەکان بەدەم داواکاریەکانی ئێمەوە هاتوون لەگەڵەوەی بەجیا لە هەر کەناڵێکی کە لەوانەیە کەناڵەکانی کە هەدیە و بەخش و هاوکاری هەبێ بۆ میوانەکانی بۆ ئەوانەی کە لە بەرنمەکانیانە مشارەکانی بەڵام ئێمە لەگەڵەوەی ئەوەشمان نەبووە بەڵام سوپاسیانەکە میوانەکان بە خۆشحاڵیەوە تەکلیفەکانی ئێمەیان قبول کردووە لە بەرنمەکانمانە میوانداریان کردووە داوایان لێ دەکەم کە بە هەم بەو ڕەحابەتی سەدرەوە بەو خۆشحاڵیەوە هاوکارمان بن تەحملی تەکلیف و داواکاریەکانی ئێمە بکەن بۆ ئەوەی کە بە هەمومانەوە بتوانین هاوکار و پشتگیر و پشتیوان بین لە پێناو بەردەوامبوونی کەناڵی ئاسمانی پەیامە.